سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پێیان لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. خۆم بە خۆشحاڵ و بەختەوەرە زانم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە و دیاردەی خۆڵبارین هۆکار و کاریگەریەکانی دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. ساڵانە لە چەند کاتێکی جیاوازدا دیاردەی خۆڵبارین یا هەڵکردنی ئەو شەپۆ لە خۆڵبارینەی کە ڕوودەکات هەرێمی کوردستان بە چاوی خۆمان دەبینین و کاریگەری و ئاسەوارێکی زۆر لەسەر ژیانی ئێمە لەسەر ژینگە لەسەر تەوانانە دار و درەخت و ئاژەڵەکان جێدەهێڵێ. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە دیاردەی خۆڵبارین نەکەین. دیاردەی خۆڵبارین چییە؟ بۆچی هەرێمی کوردستان ساڵانە ڕوبەڕووی شەپۆلێکی بەرفراوان یان یەک لە دوایەکی خۆڵبارین دەبێتەوە؟ ئایا خۆڵبارین دیاردەیەکی ژینگەییە یان ئەمە شتێکە و ساڵانە؟ یا چ کاریگەری لەسەر ژینگەی ئێمە دروست دەکات؟ هۆکارەکانی چین؟ ئەو زەرەر و زیان و مەترسیانەی کە بەهۆی خۆڵبارینەوە ڕوبەڕووی ئێمە وەکو مرۆڤ و ڕوبەڕووی ژینگەمان و ڕوبەڕووی دار و درەخت و گیا و ئاژەڵەکانی ئێمە دەبێتەوە چین؟ ئەو وڵاتانە کامانن کە کاریگەریان هەیە لەسەر ژینگەی هەرێمی کوردستان و خۆڵبارین ئەتوانین بڵێن لە وڵاتانەوە دێ؟ ئایا خۆڵبارین تەنها لە ناوچە بیابانەکانەوە دێ یان دەکرێت ناوچەکانی دیکەش خۆڵبارین لێیانەوە سەر هەڵبدا و وەکوەڵێ بڵاو ببێتەوە؟ بۆ یەکەم جار لە ساڵانی 1975 زانە ئەمریکیەکان لێکۆڵەر ئەمریکیەکان گرنگیان بە دیاردەی خۆڵبارینداوە و لە 18 بنکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و 72 بنکە لە نزیک ڕۆژهەڵات و 45 بنکە لە باکووری ئەفریقیا هاتنوێتە دامەزراندن لە پێناو وەکوەڵێ لێکۆڵینەوە لە هۆکار و دیاردەی خۆڵبارین و چارەسەر و زیان و مەترسیەکانی. بۆ قسەکردنی زیاتر لەسەر دیاردەی خۆڵبارین و ئەو ناوچانە کامانن کە زیاتر لیانەوە وەکوەڵێ سەر هەڵەدا و ئایا پەیوەستە بە بارودۆخی ژینگە و ناوهێنانی بە خۆڵبارین شتێکی دروستە یانە؟ بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز جەوهەر حەمەلا و بەڕێوەبەری لێپرسراوی بەشی کەشوهەوا لە بەڕێوەبەراتی کەژنازی بوومەلەرزانی سلێمانیم کردو. مامۆستا جەوهەر زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش، سپاس بۆ میوانداریە و خەمخۆریتان بۆ بواری ژینگە. زۆر بەخێر بێی. سەرەتا بپرسم خۆڵبارین چییە؟ وەکو پێناسە خۆڵبارین چ پێناسەیەک دەیگرێتەوە؟ بڵێ خۆڵبارین دیاردەیەکی سروشتیە هەروەکو دیاردە سروشتیەکانی تر کە پەیوەستە بە هەندێک لە ڕەگەزەکانی کە کەشوهەواوە بە تایبەتی بە هەروە پلەی گەرمی و پەستانی هەواش. خۆڵبارین خۆی وەکو پێناسەکەیشی بریتە لە بەرزبوونەوەی وردیلەی خۆڵی زۆر ورد تەپوتۆز یا هەروەها لمیش تاکو بەرزاییکی زۆر. تەمان لم تا زۆر بەرز ناوێتەوە، بەڵام خۆڵ یا تەپوتۆز تا بەرزایی ئەکرێ بڵین 1000 تاکو نزیکەی 3000 کیلۆمەترێکیش بەرزە بێتەوە. جا خۆڵبارین طبعا ئەوەی لای ئێمە پێی ئەوترێ خۆڵبارین لە شوێنی تری لە دوورەوە هاتووە، وردە کاریگەری با لەسەری کەم ئەبێتەوە و نامێنێ، بۆیە وردە ئەنیشێ یا هەر باران لەگەڵ یا ئەبارێت و بەهۆی بارانەکە نیشتنەکەی ئاسانترەکە و زووتر کۆتایی پێدێ. ئەمەوەکو پێناسی خۆڵبارین. هۆکاری بەرزبوونەوەی تەپوتۆز و لم و خۆڵ هەر ڕەشەبایە یام شتی دیکەش هۆکار بۆ ئەوەی کە پێش وەڵام دانەوە پرسیارە حەزەکەم یەک دوو مستەڵەحی تر هەیە کە بریتە لە گەردەلوولی خۆڵین، ئاسار تورابیە و گەردەلوولی لمین، ئاساری ڕەملی. پێویستە باس لەوانەوە بکەن چکە ئەمانە هۆکاری دروستبوونی ئەو خۆڵبارینن کە لای ئێمەوە دێ یا بنچینەی پێکهاتن و دروستبوونی خۆڵبارینن کە ئەمیش بریتە لە بەرزبوونەوەی خۆڵ یان لم لە ناوچە بیابانەکان بە تایبەتی بەهۆی سێ هۆکاری کە بڵین کاریگەری هەیە لەسەر ئەم بەرزبوونەوەی تەپوتۆز و خۆڵ و لمە کە ئەویش یەکەم بایەکی بەهێزە، دووهەمیان ئەوەیە نەبوونی ڕۆپۆشی سەوزایی یان لە بیابانەکان سەوزایی نییە، سێهەمیشیان نەبوونی باران. عادەتەن لە بیابانەکان بارانیانە یا زۆر کەمە، لەبەرەوە سیرەکەی ئەو خاکەی لەو ناوچە بیابانەکان خاکێکی هەشە فشەڵە ئامادەیە بۆی کە بایەک لێبا و بەرزی کاتەوە. جا وتیشم لم بەهۆی قورسی دەنگکۆڵەکانیەوە زۆر بەرز نابێتەوە، ئەکرێتە نزیکەی 20 مەترێ بەرزە بێتەوە، زیاتر نا، کە هەنێ جار وەکو دیوارێکی خۆڵین یا دیوارێکی لەمین بایەکە لەگەڵ خۆیان ئەیهێنێ و کە سەیری ئەەکەی وەکو دیوارێک وایە
وردە وردە دێ و ناوچەکاندا ئەپۆشێ. بەڵام خۆڵەکە وەکوتم بەهۆی سوچیەوە بە تایبەتیش ئەگەر بایەکە زۆر بەرز بێ بەرزی ئەکاتەوە تا بڵێن ڕادەی سەر و 1 کیلۆمەتر و هەتا نزیکەی 3 کیلۆمەترێ. بە کاریگەری بایەکە ئەو خۆڵە لەگەڵ خۆیان ئەڕوا وردە وردە لەگەڵ هێواش بوونەوەی بایەکە ئیتر بە هەواوە ئەوەستی وەکو چۆن لەی هەڵ ئەواسرێ بە هەواوە ئیتر وردە وردە بەهۆی قورسی خۆیەوە ئەنیشێت یا ئاماژەم پێکرد ئەگەر بارانیش هەبێ لەگەڵیا وردە وردە تێکەڵی بارانەکە بێ و سێرەکەین ئەو کاتانی کە خۆڵباری نەدوایەوە بارانبارێ بارانێکی قوڕاوی یا لێڵمان بۆ ئەبارێ کە بریتێ لە دەنگکۆڵی خۆڵەکان لەگەڵ ئەو بارانەیە تواوەتەوە و یەتە خوارەوە بۆمان. زۆر باشە هەندێک کەس ناوهێنانی ئەم دیاردەیە بە خۆڵبارین بە شتێکی ناڕاست و وەکڵێ نەشیا و ناوە بن پێیان وایە خۆڵبارین شتێک نییە وەکو شێوەی بەفر و باران و تەرزە لە ئاسمانەوە داباری بێ و شتێکی وەکڵێ دنیایە و لە زەویەوە بەرز بۆتەوە اینجا دابارێتەوە بەسمە ئایا دروستە ئەم ناوە یان خۆی ئەگەر بەو شێوە بێ وایە ئەگەر بڵین حسابی دابارین کەین یا بارین پرسیپیتیشن کە بریتێ لە بارینی باران تەرزە بەفر یا هەر شێوەکانی بەفر و باران و تەرزە بە هەر شێوەکانیەوە بێت ئەمە دابارینی پێڵێن یا پرسیپیتیشن بەڵام خۆڵبارین ناچێتە ئەو گەڵ ئەو مەجموعەوە کە پێڵێ دابارین بەڵام فعلەن لە زەویەوە بەرزە بێتەوە و جارێکتر دابارێ بە هەمان شێوە چەنە بارانیش هەر لە دەریاکانەوە بڵین هەڵمی دەریاکان و بەرزە بێتەوە جارێکتر خەستە بێتەوە یێتەوە خوارەوە بەڵام ئەکرێ بڵین دوو حاڵەتی جیاوازن چکە ئێمە بڵین لە بواری کەشوهەوایە حاڵەتەکان بەش بەش ئەکەین یعنی هەتا حاڵەتی باران لەگەڵ بەفر لەگەڵ تەرزە لەگەڵ بارانەکانیش شێواز و جۆری جیاواز یان یار یەکە و بە حاڵەتێ ناوی ئەبین بە هەمان شێوە خۆڵبارینیش بە حاڵەتێک ناو ئەبین. زۆر باشە کوردستان لەکوێی ڕێڕەوی خۆڵبارینی جیهانیدایە و ئایا کوردستان تا چەند وەکۆڵێ پشکی هەیە لە خۆڵبارین بە جیاواز بە ناوچەکانی تریان بە خواروی عێراق یا بە وڵاتانی دراوسەیە؟ خۆشبەختانە سپاس بخوا کە ئەمە ناوچەکەمان هەم ناوچەیەکی شاخەویە و بەشێکی زۆر سەوزاوی و دایل و درەختمان هەیە هەرچەنە بڵین لە بەشی گەرمیانی مترسی بە بیابانبوونی لێ ئەکرێ بەڵام بەراود بە ناوچەکانی تری عێراق و وڵاتانی تری بڵین خۆر ئاوامان لە چاوانە زۆر باشترین. طبعاً ئەو گەردەلول و خۆڵی کەوتمان سەر هەڵەدا ئەوە هەر لە بیابانە ئەجنا لای ئێمە گەردەلولی لمینیا گەردەلولی خۆڵین نییە تەنها ئەوەی کە هەیە خۆڵبارینەکەی یعنی پاژماوەی گەردەلوولەکانە ئەگاتە لای ئێمە و وردە وردە ئەنیشێت. ئەو ناوچانە کامانن کە زۆرترین خۆڵبارین لیانەوە سەر هەڵەدا و پاشتر وەکۆڵی کوردستان دەبێتە ڕێڕەوی خۆڵبارینەکانیان. بڵ ئەو شوێنانی کە کاریگەری هەیە لەسەر ناوچەکانی ئێمە طبعاً بە شێوەیەکی گشتی بڵین کەشوهەوای خۆرهەڵاتی بڵین دەریای سپی ناوەڕاست دەریای سوور دەریای عەرەبی ئەم سێ ناوچەیە کاریگەری باشی هەیە لەسەر کەشوهەوای ناوچەکەمان بەڵام بە نیسبەت خۆڵبارینەوە یعنی ئەو سەرچاوانەی کە خۆڵبارینەکەی کە ئێمە ئیبینین و ڕوومانتیەکە بە زۆری بیابانەکانی باکووری ئەفریقایە بیابانەکانی سعودیە هەروەها باکوور و خۆرئاوای عەفو باشوور و خۆرئاوای عێراقیش کاریگەریان هەیە لەسەر ناوچەی ئەمە لە حاڵەتێکە ئەگەر ئاراستەی بە باشوور یا خۆرئاوای باشوور بێت بەم شێوەیە کاریگەری ئەو شوێنانە لەسەر ئێمە بێ خۆڵەکان ئەگاتە لای ئەمە بەس وەکوتم گەردەلوولەکە نا جگە لەوەیش هەنێ جار یعنی لە بیابانەکانی خوار و ئێرانیشەوە ئەوش کە بەرزە بێتەوە بۆ باکووری ئێران لەوێەوە هەنێک جار ڕوومانتی ئەکاتەوە بەڵام ئەمەیان کەمترە ئەمە لە حاڵەتێکە ئەگەر ئاراستەی بە ڕۆژهەڵات یا باکووری ڕۆژهەڵات بێ هەندێک جار لەوێشەوە بۆمانێتەوە. ئەو سێ ناوچەیە بیابانەکانی سعودیە و ئەفریقیا و عێراق کامیان زیاتر بۆ منە کاریگەریانە یان زۆرترین ڕێژەی ئەو خۆڵبارینە پێگەێنن کە ڕوو دەکات هەرێمی کوردستان؟ خۆی وەکو ئەگەر شوێنەکان خۆی باسیکەی باکووری ئەفریقا زۆرترین گەردەلوولی لێ دروست ئەبێت. طبعاً کە لێوە یەت بەسەر دەریای سوورە ئەپەڕێتەوە بەر و ئەردەن و سووریا و ئەو کاتە ئێمەش ئەگرێتەوە. بەڵام
یعنی ئەوکەوێتە حاڵەتە جەویەکە ئاخۆ لەکوێوە بڵین سەرچاوی گرتووە. کەواتە توانین بڵین خۆڵبارین دیاردەیەکی جیهانی و نێودەوڵەتیە؟ بەڵێ هەر دیاردەیەکە لە یعنی هەنێ جار بە سەدان بگرە هەزاران کیلۆمەتر ئەبڕێ، یعنی لە شوێنی نەشو نماکردنیەوە بۆ نمونە ئەگەر لە باکووری ئەفریقاوە بێ هەنێ جار بەسەر دەریای سپینەوە ڕاستە ئەپەڕێتەوە بۆ بەشی ئەوروپا و ئیتالیا و وڵاتانی ئەوروپی کاتێک دەبین ژینگەیەکی لەبار و ئاوهوایەکی پاکیانەیە چۆن وەکۆڵی خۆیان لە مەترسی و چۆن خۆیان لە کاریگەریەکانی خۆڵبارین ئەپارێزن؟ ئایا ئەوانی ژەر هەمان وەکۆڵێ چەرمەسەری و ناڕەحەتیان بەدەست خۆڵبارینەوە هەیە ئەوان چۆنی ڕوبەڕوویە بنەوە؟ ئەوان بە حکمی دووریان لە ناوچە بیابیانەکانەوە هەر دیاردەکە کەم ڕوویان تێ ئەکات، یعنی هەنێک جار ئەگاتە بڵێن باشووری ئەوروپا بە تایبەتی ئیتالیا ئەو ناوانە هەنێک جار ئەیگرێتەوە، بەڵام بە حکمی دووریان لە سەرچاوی خۆڵبارینەکەەوە یا گەردەلوولی خۆڵینەکەەوە کەم ئەیانگرێتەوە. ئەوە جگەلەوەی کە هۆکار و شتی تریش هەیە کە ناوچەکانیان هەمیشە بڵین سەوزایی زۆرترە، دار و درەختی زیاترە، گرنگی بە بواری ژینگە زیاتر ئەدەن، ئەوەش کاریگەری خۆی هەیە. جیاوازی نێوان گەردەلوول و خۆڵبارین چییە؟ هیچ جیاوازی لە نێوانیانە هەیە؟ بەڵێ باسم کرد گەردەلوول ئەگەر گەردەلوولی خۆڵین مەبەستێ بێ بنچینەی دروستبوونی خۆڵبارینە، خۆی لە ئەساسا گەردەلوولی خۆڵینە کە لە ناوچە بیابانەکانەوە هۆکاری دروستبوونەکەشی چۆنە، ینی کاتێ تیشکی خۆر بەر زەوی ئەکەوێ وردە زەوی گەرمە بێ بە تایبەتی ناوچە بیابانەکان زۆر گەرمە بێت، هەوای دەوروبەری زەویش بە بەریەکەوتن لەگەڵ زەویە دیسانەوە گەرم ئەبێت، کە گەرم بوو هەواکە یعنی پەستان ئەگۆڕێت نزمە بێتەوە و هەواکە ئەو هەوا گەرمە سەرەکەوێ. کاتی هەوا گەرمەکە سەرەکەوێ هەوایەکی سارد لەملاترەوەیەت و شوێنی ئەگرێتەوە، بە هەمان شێوە ئەویش گەرمە بێ و جایەکتر بەرزەبێتەوە، بەم شێوەیە جوڵەی هەوا دروستە بێ کە جوڵەی هەوا یعنی با دروستە بێ. طبعاً هەتاکو و جیاوازی لە نێوان پلەی گەرمیەکانی بڵین زەوی و پلەی گەرمی ئەو هەوایی کە گەرم بوو ئەو هەوای کێتە شوێنی هەتا جیاوازیەکان زیاتر بێ، جیاوازی دیسانەوە پەستانیش زیادە بێ، بەم شێوەیە بایەکە بەهێزتر ئەبێت. کاتە کاتێ کە با دروست بوو تەپوتۆز و خۆڵەکەی بەرز کردەوە ئەمە بریتە لە ڕوودانی گەردەلوول. بەڵام خۆڵبارین کەی پێی ئوترێ خۆڵبارین؟ ئێستا لای ئێمە پێی ئوترێ خۆڵبارین، چکە دوای ئەوەی کە خۆڵەکە زۆر بەرز بۆتەوە بۆ ئاسمان و وردە بایەکە هێناوێتە ناوچە دوورەکان، هەنێ جار ئەگاتە لای ئێمە، یعنی زۆربەی جارەکان ناگا، هەنێ جار ئەگاتە لای ئێمە کە کاریگەری بایەکە کەم بۆە و بایەکە هێواش بۆەوە، یا ئەگەر بە پێچوانەوە بایەکی بە ئاراستە هات بە پێچوانەی ئاراستەوە هات خۆڵبارینەکە ڕائەگرێ و لە شوێنی خۆی وردە ئەنیشێت، ئەمان پێوترێ خۆڵبارین، یعنی لە کۆتایی گەردەلوولەکەیەوە کە بایەکە هێواش ئەبێتەوە و خۆڵەکە بە ئاسمانەوە هەڵبەسترا و وردەکەوێتە خوارەوە ئەمان خۆڵبارینە. زۆر باش مامۆستا جەواد، ئێمە سێ ڕێگەزی ژینگەیمان هەیە: ئاو، هەوا و خاک. خۆڵبارین چۆن کارەکات؟ ئایا خۆڵبارین دیاردەیەکی ترە لە دیاردەکانی ژینگەیان بۆم بەهۆی بارودۆخێکە لە بارودۆخەکانی ژینگەیان شتێکی سەربەخۆیە و چۆن کارەکاتە سەر ئەو سێ ڕێگەزەی ژینگەی ئێمە؟ خۆی دیاردە ژینگەیەکان هەمووی پەیوەستن بەیەکەوە، چۆن بڵێن ڕێگەزەکانی کەشوهەوا. ئەتوانین بڵێن خۆڵبارین ژەر دیاردەیەکی ژینگەیە؟ دیاردەیەکی ژینگەیە بێگومان، یعنی تۆ ئەو ژینگە ئەوەی لە دەوروبەرمانەوە بێ و پێوەست بە ئەوەی چوار دەوری گرتوین هەمووی پەیوەستە بە ژینگەوە. خۆڵبارینەکە باسم کرد کە بەهۆی جیاوازی لە دروستبوونی پلەی گەرمیەوە دروستبوونی باکە ئەمانە ڕەگەزی کەشوهەوان هەروەها جیاوازی پەستان دروستە بێ با دروستە بێ. بڵین گەردەلوولی خۆڵینەکەش دیسانەوە لە ئەنجامی بەهێزی بایەکە دیسانەوە دروستە بێ، کەواتە هەمویان پەیوەستن بەیەکەوە. زۆر باشە. زەرەر و زیان و مەترسیەکانی خۆڵبارین چین؟ بە تایبەت بۆ مرۆڤ زەرەر و زیانەکان بڵین تەمان خۆڵبارین هەنێک جار بێگومان بواری بینین کەم ئەکاتەوە، هەنێک جار بواری بینینەکە زۆر کەمە بێتەوە بۆ 2 کیلۆمەتر بۆ 4 کیلۆمەتر. لەم حاڵەتانەیە لە بواری هاتوچۆ و ڕێگاکانە هەنێ حاڵەتی بڵین نەخوازرا و ڕوئەدا بڵین پێکدادان کە بەهۆی بڵین کەمی بواری بینینەوە ڕوئەدا، هەروەها ئەگەر کەمتر بۆ بواری بینین لە کیلۆمەتری ئێستا بۆ نمونە لە کیلۆمەتر کەمتر فڕۆکەخانی سلێمانی بڵین گەشتەکانی ڕائەگرێت لە زۆربەی فڕۆکەخانەکانی تریش، کەمەش دیسانەوە کاریگەری هەیە لەسەر گەشتکردن و لەسەر بڵین
ئابووری و زەرەر و زیانی مادی لە مرۆڤە ئەمە ڕوویەکی بەنسبەت مرۆڤەوە ینی ڕاستەوخۆ لە ڕووی تەندروستیەوە بەڕاستی کاریگەری ئەبێت ینی بەتابەتی ئەو کەسانەی کە حساسێتی پێستیان هەیە ئەبێتە هۆی خورانی پێست هەر بە شێوەیەکی گشتیش مرۆڤ سوربوونەوەی دەم و چاو لوت هەوکردنی گیرفانەکانی لوت کە ئەمە بڵێن کاریگەری خراپی ئەبێ لەسەر تەندروستی مرۆڤ هەروەها هەنێ جاریش بڵێن هەتا بواری دەرونیش بە شێوەیەکی گشتی خەڵکی کە ئەبینێ خۆڵ ئەبارێ و بواری بینین کەم بۆتەوە و هەنێ جار وایە کە بۆ چەند مەترێک کە خۆشبەختانە زۆر کەمەوە حاڵەتانە لای ئێمە بێگومان حاڵەتی دەرونی مرۆڤەکان بێتاقەتی و شڵەژانی پێوە دیار ئەبێت و لەشی داهێزێ سەریەشەی توش ئەبێ زۆر ئەپژمێ ئەمە هەموو ئەم حاڵەتانە لە ڕووی تەندروستی مرۆڤ تەمانە بۆ گیانلەبەرانی تریش بە هەمان شێوە بەنسبەت ڕۆک و درەختەکانیشەوە تەمان ئەم نیشتنی ئەم خۆڵە لەسەر گەڵا و گوڵەکان ئەبێتە هۆی کە کونیلەی گەڵاکان ئەگرێت و هەروەها کردداری ڕۆشنە پێکاتن دو ئەخا یاکەمی ئەکاتەوە و سستی ڕوئەدا لە گەشەکردنی ڕۆکەکان ئەمە بەنسبەت ڕۆکیشەوە زۆر باشە چی بکەین بۆ کەمکردنەوەی زیانەکانی خۆڵباری یام چارەسەر چییە؟ چارەسەر ئەکرێ بڵێن چارەسەری بنەڕەتی تەوان ئەم دیاردەیە یعنی دیاردەیەکە کە مرۆڤ ناتوانێت بنبڕیکە وەکو دیاردە سروشتەکانی تر کۆنتترۆلەکەی لای خی گەورەیە بەڵام ئەکرێ بڵێن هەنێ ڕێو شوێن بگیرێتە بەر بۆ ئەوەی کاریگەریەکانی کەم کرێتەوە ئەویش یەکەم بە سەوزاییکردنی ئەو ناوچانەی کە گەردەرولەکەی لێوە ڕوئەدا کەمە تەوان بودجە و تێچوونی زۆری ئەوێ بەڵام ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش ینی نکۆڵیان نەکردووە لە هەوڵدان و بەردەوام خەریکی ئەوەن کە ئەو کاریگەریانە کەمکەنەوە ئەمە بەنسبەت ئەو ینی کەمکردنەوەی گەردەلوولەکان بەنسبەت لای خۆمانەوە ئەکرێ بڵێن هەرچەندە بڵێن لای خۆشمان کاریگەری بە بیابانبوون خەریکە ڕوئەدا یعنی لە ئەوانەوە بە پێی ئامار و داتاکان کە زۆر ڕێکخراو یا زۆر کەس لێکۆڵینەوە لەسەر کردووە ئەکری ئێمەش دەست پێ بکەین بە ئەو ناوچانەی کە لە گەرمیان بە تایبەتی ئەو ناوچانە سەوزکەین یا هەر شوێنێکی تر بێ بە شێوەیەکی گشتی دار و درەخت زۆر بڕوێنرێ ئەگەر بکرێ پشتێنەیەکی سەوزی بڵێن دار و درەخت بە دۆری شارەکانە بنێژرێت بۆ ئەوی کاریگەری تەمان خێرایی بایەکە کەم ئەکاتەوە خۆڵبارینەکەی شووردەوردە کەمتریە بۆ ناو شارەکان و هەروەها ئەشکرێ بڵێن ئێمە بینا و شتەکانمان بە شێوەیەک دروستکەین کە کاریگەری لە کاتی خۆڵبارینە کەمتر بێ هەم بە شێوەیەک بێ ئاڵوگۆڕی هەوای تیا ئاسان بێت و کاریگەری خۆڵبارینیشی لەسەر کەم بێت ئەمە وەکو چارەسەر یاسا و ڕێکەوتنێکی نێودەوڵەتیمان نییە یان بوومنە چۆن لە خودی بیابانەکانەوە وا بکرێت کە وەکۆڵێ دیاردەی خۆڵبارین سەر هەڵنەدا ئایا شتێکی وا وەکۆڵێ ممکینە لە توانە دەسەڵاتی مرۆڤەکاندا هەیە زۆر قسەیەکە بوو وەختی خۆی دەگوترا کە ڕژێمی پێشووی بەغدا هەوڵی داوە بیابانەکان جۆرێک لە جۆرەکان ڕۆنی ڕەش و ئەو جۆرە وەکۆڵێ ڕووکەش ڕووپۆشی بکە بۆەوەی کە دیاردەی خۆڵبارین تیانەوە سەر هەڵنەدات نازانم هەر قسەی خەڵک بوویان بەس مەبەسمەوەی ئایا هیچ چارەسەرێکەیە کە ئێمە لە بیابانەکانەوە وڵاتان ڕێکەوتنێکی یا یاسایەک دەربکەن بۆ ئەوەی کە دیاردەکە لە خودی بیابانەکانەوە بنبڕ بکرێت خۆی ئەکرێ ئەنی چەند دین کۆنگرە گیراوە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی گۆڕانکاری لە کەش و هەوا کامش بەشێکە لەوانە بەتاکید چەندین ڕێکەوتنامەی نێودەوڵەتی کراوە کە کاریگەریەکانی گۆڕانکاری کەش و هەوا لەسەر ژینگە کەم بکرێتەوە ئەوەیش کە ئەکرێ هەنێجار لە بینی دەوڵەتەکان خۆشیانە ینی بۆ نمونە عێراق و ئێران عێراق و سعودیە ڕێکەوتن ئەکەن بۆ سەوزاییکردن یا کەمکردنەوەی کاریگەری بە بیابانبوون لە ناوچەکانە فعلەن ئەو شتانە دروستە و ئەکرێ
هیچ یاسا و ڕێکەوتنە هەیە لە نێوان وڵاتاندا ئەکرێ بڵێ هەیە هەتا لای خۆشمان ئێستا ینی خۆشبەختانە خەڵکانێک ئەبینی هەز بە بەرپرسیارەتی ئەکەن بە تایبەتی ڕێکخراوەکانی بۆواری ژینگە بڵێن هەستاون بەو ئیشانە منوە بزانام 1-2 ساڵ پێش ئێستا بووم ئامادەی سیمینارێک بووم کە ڕێکخراوی ئایندە سازی کرد لەسەر مەترسیەکانی بە بیابان بوون طبعاً ئەگەر ئەم شتانە یعنی وەک ئەوان هەست بە مەترسیەکانەکەن ئەیخەنە بەرچاوی بەرپرس و بڵێن کەسە لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر ئەمانە ئیشی لەسەر بکرێت ئەکرێ ئێمە بۆ نمونە ئەو حاڵەتێک کە خەریکە بە بیابان بوون ڕوو ئەدا کەمی کەینەوە یان نەیهێڵین ئەوەنەی لە توانا و هینی خۆمانایە طبعاً هەر یەکە و یعنی ئێمە لە پرسراوێتیکی گشتیە کە لە تاکێکەوە دەست پێ ئەکا بۆ وڵاتێک و هەموو وڵاتانیش بە شێوێکی گشتی چونکە دوجار ئەگەر ژینگە تێکچێ ژینگە لە هەمومان تێگەچێ ئەگەر ژینگەیەکی سەلامەت و پاک و خاوێنیش دروست بێ بۆ هەمووان بەڵێ ئەو حاڵەتە یا ئەو هەوڵا کە بازەکرا لەسەر بەر لە ڕوخانی ڕژێمی بەغدا بۆ وەکۆڵێ ئەو ڕۆنی ڕژاندن بە بیابانەکاندا هیچ وەکۆڵێ بنەمایەکی ڕاستی هەیە ئەم هەر وەڵاهی ڕاستێکیم بە دوواداچوونم نەکردەوەی کە بزانم ڕاستە یاننا بەڵام هەر حاڵەتێک بکرێ ئاماژەمان بۆ ئەوە کرد کە یەکی لە هۆکارەکان بریتە لە بڵێن فشەڵی خاکەکە یعنی بیابانەکان لەبەرەوەی بارانیان کەم لێبەر خاکەکەی فشەڵە بە بەسیترین بە تەبوتۆ بەرزە بێتەوە بەڵام تۆ هەر حاڵەتی بکەی هەر کاری شتێ بکەی کە ببێتە هۆی ئەوەی زەویەکە پتە بکەیت بەشی سەرۆی خاکەکە پتە بکرێت بێگومان ئەو گەردەلولانە کەمە بێتەوە و کاریگەری خۆڵبارین کەمە بێتەوە زۆر باش باشترینیان سەوزکردنە ینی سەوزکردن و ڕێژەی ستانداردمان هەیە بۆ نە دوای یام پێوەرمان هەیە بۆ پێوانەکردنی جۆر یام ڕێژەیان بوونە کاریگەری خۆڵبارین لە دوای بوومە لەرزەیەک یا باران کەژناسی دیارێکا کە بوونە بوومە لەرزەکە بە گوڕی ئەوەندە بووە باران بارین ئەوەندە ملیم باری و یان بوونە ڕەشەباکە بەو جۆرێ بە ئاراستەیە و لەوێ و هەڵی کردووە خۆڵبارین هیچ پێوەر و وەکۆڵێ هیچ شتێک هەیە بۆ پێوانی و ڕێژەی ستانداردی جیهانی چەنە دەبێ تا چەند بێمەترسیە وەکو ئەوەی کە ئامێر هەبێ بڵێ ئامێر هەیە کە بڵێن بۆ نمونە لە مەتر مکعبێکە چەندێک خۆڵ هەیە لە مەتر مربعێکە چەندێک خۆڵەکەوێتە سەر مەتر مربعێکەوە بە گرام ئەوە ئامێر هەیە بڵێ و جگە لەوە شێمە وەکو بڵێن دایری کەشناسی خۆمان حاڵەتەکان تۆمار ئەەکەین یعنی چەند حاڵەت ڕوو بە ئەم بۆ نمونەگەر ئەمڕۆ خۆڵبارینەکە بواری بینینەکە تا چەندێ دابەزیوە ئەمەش پێوانێکی ترە تۆمار ئەکرێت بەس وەک ئەوەی نیسبەی ستاندارەکە نازانم هینێکی ئەوە دیاریکرابێ بۆ ئەوەی کە ستاندار تا چەندێ هەبێ شتی وام ئەگارێن زۆر باشە لە کوردستانە زۆرترین خۆڵبارینە یان بۆ چڕترین و کاریگەرترین خۆڵبارینێک لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەمان بۆ بە جۆرێکە بۆ کۆلێژیانی مرۆڤەکەم خاتە مەترسیەوە بڵێ ینی خۆشبەختانەی من ناوچەکە ئێمە زۆر خۆڵباری ناگاتێت چەند من داتایەکم لا یانی لە هی ئەم 5 ساڵی ڕابردوو بۆ نمونە لە ساڵی 2013 20 ڕۆژ خۆڵبارینمان هەبووە لە ساڵەکە لە ساڵەکەیە هەمووی 20 ڕۆژ هەبووە لە 2014 تەنها 5 ڕۆژ هەبووە 2015 12 ڕۆژ 2016 19 ڕۆژ 2017 8 ڕۆژ یعنی ئەگەر کۆی تێگڕای ئەم 5 ساڵە وەرگری تقریبا لەماوەی ئەم دە 11 مانگەی 2010دا تۆمارتان نەکردووە چەندە تۆمارمان کردووە بەتاکید ڕێژەکە هەیە ئێستا بەتاکید ناڵم هەموو ڕۆژێ ئێمە هەموو سەعاتێ جارێ راپۆرتێکی کەشوهەوە ئەنووسین ئیتر هەر حاڵەتێکە بێ تۆمار ئەکرێت ئەم داتانێکی ئێستا نووسیمە لە سجلانەوە وەرە زۆر باشە سەجەوەر حەزم کرد ببوورە لەسەر ئەو هینە زیاتر ئەم داتایانە ئەکرێ بڵێن زۆر مەترسیدار نین یعنی ئێستا بۆ نمونە هەر لە خواروی عێراق داتایەکم بینیوە ئەڵێ لە ساڵێکە 130 زیاتر 130 ڕۆژ زیاتر خۆڵبارین هەیە لە ساڵێکە ئێمە ئەگەر تێگڕای ئەم 5 ساڵە 13 ڕۆژ بێ لە ساڵێکە یعنی تقریبا یەک لە سەردەی خۆری بڵێن خۆڵبارینی
باشوورمان هەیە زۆر باشە کاتە ئەکرێ بڵێن مەترسی نییە بەڵام ئیش لەسەر ئەوە بکرێت کە کەم بکرێتەوە یا کاریگەری کاتێک ئێمە خۆمان خاوەنی بیابان نین و ناشتوانین دەست بەسەر بیابانی وڵاتانی تردا بگرین بۆ کەمکردنەوەی کاریگەریەکان لە هەرێمی کوردستانە لەم شارە لە گەڕێکی خۆماندا بە چ شتێک ئەتوانین کاریگەریەکانی خۆڵبانی لەسەر خۆمان کەم بکەینەوە ئایا بوونی دار و درەخت و سەوزایی زۆر هۆکارە بۆ کەمکردنەوەی کاریگەریەکانی خۆڵبارین بێگومان یعنی یەکێ لە هەوڵەکانی چارەسەرکردن بریتە لەوەی کە ناوچەکە سەوز بکرێت یعنی وەکو باسم کرد ئەگەر پشتێنەیەکی درەختی سەود لە دەوری شارەکان هەبێ ئەم پشتێنە درەختە کاریگەری با کەمەکاتەوە بایەکە هێواشەکاتەوە کە ئەوەشە بێتە هۆی هێواشکردنەوەی خۆڵبارینەکە خۆڵەکەش لە خۆی ئەگرێ بە تەچیت وردە کەمی ئەکاتەوە لەبەرەوە ئەگەر بتوانێت هەر کەسە و لە شوێنی خۆیەوە نەمامێ زیاتر بنێژێ ئیشێکی باشی کرد بەڵێوە باش نییە دوای تەوابوونی خۆڵبارینەکە ئەو پرژێنی ئەو دار و درەختانە بکەین بۆ هەمەوەی چووکە لەو کاتەژا پرۆسەی هەناسەدانی گەڵای درەختەکان ئەوەستێ بێگومان لەو حاڵەتە ینی بەتابەتی ئەو باخچە و شتانەی ناوماڵ یعنی من حەزم کرد ئەمەوەکو ڕێنمایی هینەکان لەگەڵ ئەوانەیە باسیکەین کە ئەکرێ یەکێ لە ڕێنمایەکان کە لە حاڵەتی خۆڵبارینە ئەوەیە دوای تەواوبوونی حوشە و ماڵ و هەمووی بشۆرێت لەگەڵ گەڵاوگوڵی دارەکان ئاڕوشێن بکرێت و بۆی ئەو تەپوتۆزەی پێوەیەتی لاچێت و دەست بە کردداری ڕۆژنەپێکاتنی خۆی بکاتەوە زۆر باشە مامۆستا جەوەر بەڕێبەراتی کەژناسی و بوومە لەرزەزانی سلێمانی چیتان کردووە یام چه خزمەتێکتان بە هاوڵاتیان کردووە توان چی بکەن بۆ هاوڵاتیان لە دیاردەی خۆڵباریندا وەکو بەڕێبەراتی کەشناسی بووم لەرزەزانی سلێمانی ئێمە نەکات بۆ دیاردەی خۆڵبارین بۆ هەموو ڕەگەزەکانی تری کەشوهەوە هەموو سەعاتی جارێک راپۆرتێکی کەشوهەوە تۆمار ئەکرێت هەموو سەعاتێک یعنی 24 سەعات ئێمە کارمەندمان لەوێ کە لەوانەیە خەڵکیش نەزانن وەکو سەربازێکی ون لەوێ کارەکەن 24 سەعات کارمەندەکانمان زۆر جوان و بەڕێک و پێکی و بە شێوەیەکی ستانداردی جیهانی چکە ئەو شێوازی ئێمە بڵێن ڕزدەی پێ ئەەکەین یا راپۆرتی کەشوهای پێنووسین هەر ئەوەیە کە لە راپۆرتەکانی WMO ڕێکخراوی کەشناسی جیهانی کە هەر ڕەبتیشمان هەیە لەگەڵیانە ئەم داتانش ئەچن بۆ ئەوەیە کە تۆماری ئەەکەین بەو شێوەیە هەموو سەعاتێ راپۆرتێک ئەنووسرێ ئەم راپۆرتانە تۆمارەکرێت لە سجلی تایبەتە و لە کۆمپیوتەرە و 3 سەعات جارێکیش ئەم راپۆرتانە ئەنێرێن بۆ بەشی پێشبینی لە هەولێر یعنی بۆ ئیسفادەکردن لە بواری پێشبوونیا و کۆی مانگەکەش دیسانەوە داتاکان خەزم ئەکرێ و ئەدرێتە بەشی ئامار طبعاً ئیتر لەوێەوە ئیسفادەی لێ ئەکرێ یعنی بۆ نمونە ئەو کەسانی کانەوێت لێکۆڵینەوە بکەن خوێندکارانی پەیمانگا و زانکۆکان خوێندکارانی ماستەر و دکتۆرا یعنی زۆر جاردێن داوای داتاکانی کەشوهەوا لە ئێمە ئەکەن و بۆ لێکۆڵینەوەکانی خۆیان ئیسفادەی لێ ئەکەن زۆر باشە مامۆستا جەوەر کۆتا قسە و سەرنجی جەنابتان چییە؟ لەسەر دیاردەی خۆڵبارین لەسەر ئەوەی شتێ من نەمپرسی بە پێویست کا جەنابەت ئاماژەی پێ بکەین حەزم کرد وەکو ڕێنماییەک لە حاڵەتی خۆڵبارینە ئێمە خۆڵبارینەکە وتمان ناتوانرێ ئەو کاتەکە هەدڕی لێ بگیرێ بە تەنهایە وەکو وڵاتێک ڕێگری لێ ناکرێت بەڵام ئەکرێ هەنێ ڕێنمایی بۆ هاوڵاتیان بکەین کە لە کاتی خۆڵبارینەکەیە یەکەم شت ئەوەیە هەتا بکرێت لە ماڵ نەچیتە دەرەوە ینی لەو حاڵەتانەیە کە خۆڵبارین دروست ئەبێ بکرێت لە ماڵەوە دەرنەچی ئەگەریش چار نەبوو ینی ناچاری بوو ئەو کاتە کەمامە ئەو شت بەکاربێنیت و هەروەها جلوبەرگی داپۆشراوە ینی بۆ نمونە گەر هاوین بوو تیشێر لەبەر نەکەی کراسێکی بڵێن قەڵدرێش ینی تەواو جسمێ داپۆشی بێ و بۆی ڕاستەوخۆ خۆڵەکە بەر لاشەت نەکەوێ ئەمە وەکو ئەوە هەتا هەنێ وڵاتی ینی لە کاتی خۆڵبارینە ئەگەر زۆر خەست بێ پشووی ڕسمی ڕائەگەێنن بە تایبەتی بۆ ئەوی مناڵان نەچن بۆ قوتابخانەکان پشووی ڕسمی ڕائەگەێنن جگەلەوە گەر لە ماڵەوەیش بووین دەرگا و پەنجەرەکان داخەین و محاولەکەین وا بکەین کە کەمترین خۆڵ بچێتە ژوورەکانەوە وە کاتێک شا بڵێن ئەگەر لە ئۆتۆمبیلەکان یا بە تایبەتی ئەگەر شۆفێر بوویت خۆڵبارینی خەست هەبوو پێویستە هێواشی بکەیتەوە و
بڵین پەیڕەوی ڕێنمایەکانی هاتوچۆ بکەی بۆ ئەوەی کەمترین زەرر بکرێت. زۆر زۆر و هەروەها دیسانەوە ئەوەی پێشتریش کە ئاماژەمان پێکرد دوای تەواوبوونی خۆڵبارینەکە ماڵ و حاڵ بشۆرێت و گەڵا و گوڵی دارەکانیش هەتا بکرێ بڕشێنرێن و تۆپتۆزەکەی لێ بکرێتەوە. زۆر زۆر سپاس دەکەم. سپاس بۆ ڕێنمایی و قسەکان. سپاس بۆ ئێوەش لەشتان سار بێ کەوا خەمخۆری ژینکەن. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەکگەشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.